سڵاو خۆشەویستانم خۆشحاڵین لە شاشە جوانەکەی کەناڵی ئاسمانی پەیامەوە بۆ جارێکی دیکە دەبینە میوانی ماڵەکانتان لە بەرنامەی پەیامی تۆوە. ئەمڕۆ هەشتی پێنجە ڕۆژی جیهانی تالەسیمایە. ئێمە هاتوونەتە ئێرە دەمانەوێت ڕای هاوڵاتیان و توژبوانی تالەسیما بۆ ئێوەی ئازیز و خۆشە بگوازینەوە و ڕای کەسوکاریان بۆ ئێوە بگوازینەوە تاکو بزانین پێداویستەکانیان چییە و چۆن دەگوزارێن لەگەڵ ژیانی ئەو کەسانەدا کە منداڵیان هەیە کە منداڵەکانیان تووشی تالەسیما بوون و ئایا حکومەتی هەرێمی کوردستان چی بۆ کردوون و ئەو کارانە بۆی کردوون لە ئاستی پێویستدایە. بە ئومێدەوەی پەیامی هاوڵاتیان بەو جۆرە بێت کە ئێمە دڵخۆش بکات و خزمەتەکانە لە ئاستی پێویستدا بێت. بەڕێز و خۆشەویست بینەرمان من بۆ گواستنەوەی پەیامی ئەوان. نسبەت خۆمە مناڵێک یارم مانگی 3000 خوێنی تێکم. ئاژەکانیان بڕێون. یعنی 150,000 دینار پارەیە بۆ حکومەتێکی جلوزە بالا حیوا. من یەکێکم لە خۆنەخۆشانی سالاسیمیا کرێکی پێ سەرخێزانم. ئەوە لە مانگی پاری نۆ موچەمان وەرنەگرت هەبوو و هاوکارینە پێی ناڵێن موچە. ئەنی ئێمە ئێسایکی وەکو خۆم پێم عیبە ژینان من سوال مەکرد چێ کرێخانوی سەر دوو کرێخان و حالیان قەرزارم. ئەوێ کە خوێنەکەی تیان نامێنێت چۆن سارت بەزینی نامێنێ ئاوا لە جگای خۆی خەبەکەوێت. داواکاری سەرەکیمان لەوەیە هاوڵاتیان لە خوێنبەخشینە هاوکاریمان بکەن و خوێنمان پێ بەخشن. وەڵاهی موچە هەر نازانم ئەوە نازانم لەگەڵ هاوڕێیانە ئەڵم لە کاتی بەفرەکە وەرم گرت بەس من بەداخۆ بە حکومەتی هەرێمی کوردستانم هیوادارم کە ئاوا چاکسازیەکە شەوانەش بە ئارامی بزان سەرە خاتە سەرسەری چونکە ژیانی من و چەندینی هاوڕەیەک من چاوەڕێ ئەو موچەینەوە موچەشمان هەژ مانگە نییە من پێڵێم هیوادارم چاکسازی لە کەمەکانەوە دەست پێ مەکەن لە زۆرەکانەوە دەست پێ بکەن. چیت هەیە بۆ ساڵیادی ڕۆژی جیهانی تالەسیما؟ وەڵای پێشەکی بەخێرانتانەکەم پیرۆزبایی لە خۆم و سەرجەم توژبانی تالەسیماکەم داواکارم نەم حکومەتش موچەکانمان بۆ دابین بکەنەوە و ماوەی ساڵێکی من موچەمان وەرنەگرتووە. باشە جەنابەت باسی موچەت کرد. موچەتان هەبوو؟ بەڵێ. چەندێ بوو؟ وەڵای 150,000 بوو. ئێستا ناتان دەنێ؟ یەک ساڵە وەرمان نەگرتووە. نازانی هۆکارەکەی چییە؟ وەڵای نازانم ئەڵێ ئەبێ دیسان لیژنەی تەندروستی بدان بینێتەوە ئەڵێ من دیوارێ و نازانم خۆیان ئەمەنە کەسیان کەنەندام نووسی ئەمێشی پێوە تێوە گلایە. باشە ئەی پێتان وایە ئەو خزمەتانە کە بۆ ئێوە دەکرێت لە ڕووی تەندروستیەوە لە ئاستی پێویستدا یاخود کەم و کوڕی تێدایە؟ وەڵای دکتۆر ڕوقمان زۆر هەوڵی بۆ دەدەن بەڵام زۆربەی عیلاجەکانیش دەرەوەکرن هەمووی گرانە. عیلاجی پێویست نیە لە نەخۆشخانەکانە؟ لە نەخۆشخانەکانەوە وەڵای عیلاجی پێویست نییە. پارچی حەبەگری بە 25,000 بەس 20,000 فەحسێکەکەی بە 50,000. نەخۆشخانە حکومەکان ئەمانەتان بۆ ناکەن؟ وەڵای نەخۆشخانە حکومەکان ئەمانەی تیان نییە ئەبێ چی لە هەلی بیکەی. تا چەند کاریگەری لەسەر بژێوی ژیانی تۆ کردووە بە جۆرێک کە نەتوانی پێداویستەکانی خۆ دابین بکەیت؟ ئەگەر نەتوانیت ئەو عیلاجانە بەکاربێنیت ئایا تووشی ئازار ئەبیت؟ وەڵا ئەگەر بەکارێنێت تووشی ئازارەبی بەڵێ ئەبێتەوەی ڤایرۆس و کەڵگەبوونی چەندان نەخۆشی تر. ناچار ئەبی ئەگەر قەرزیشکێ بیکەیەوە ناچارەبی بیکڕێ و کارە دووە پێ دەڵێ بیچواری بیکڕێ بۆ قەنزانجی خۆشمانێتی. چی کراوە بۆ ئەو کەسانەی کە نەخۆشی تالەسیمان هەیە؟ ئایا خزمەتەکان لە ئاستی پێویستدان؟ بە بۆ چوونی من لە سلێمانیا خزمەتی باش کراوە بە نەخۆشی تالاسیما وەکو یەکەی تالاسیما تاکە یەکەیە لە سەر تاسەری عێراقا کە خزمەتێکی باش بە نەخۆشی تالاسیماکە. چیت هەیە بۆ ڕۆژی جیهانی تالەسیما؟ وەڵا پیرۆزبایی لە نەخۆشانی توژبنی تالەسیماکەم دەستخۆشی لە کۆمەڵاکەم بە مانگا مەڕەخس. باشە وەکو پێویست خزمەت کراون؟ بەڵێ زۆری وەکو پێویست خزمەتیان کردوین. هەندێک لە هاوڕێکانە وتیان موچەکانیان بڕێبین. مانگەوە موچەکانمان نەدراوە نەیانداوە داواکاری لە حکومەتی هەرێمی کوردستان کە ئەو موچانەمان پێ بدەنەوە. نەدانی ئەم موچەیە کاریگەری لە ژیانی تۆ کردووە؟ بەڵێ. جەناب بۆچی لێرەی؟
وڵا من نەخۆشمەیە وە لێرە مناڵت هەیە ینی باشە معاناتی تۆ چیە لەگەڵ مناڵەکانە ئایا وەکو پێویست حکومەت خزمەتی مناڵەکانی تۆی کردووە کە ئەرکی سەرشانی تۆ کەم کاتەوە؟ واللهی حکومەت بەس پێویستی و معاشیان بۆ دابین کریا ئەوجا بەسەوە چەند مانگەوە تقریبان 8 مانگە وەرمان نەگرە بەڵام لە ڕووی خوێنەوە لە ڕووی ئیلاج و شتۆ بەڵێ بە پێویست وەرێگری. چەند مناڵە هەیە و کەوا بێت؟ دوانم وایە. باشە تا چەند لە ڕووی بەخێوکردنیانەوە عەزەری تۆ ئەدەن شەون و خوێنیان بە دیارەوە ئەەکەی تا چەند ماندویان کردویت بەهۆی نەخۆشیەکەیانەوە؟ وڵا زۆر ماندووی لەگەڵێ وڵا زۆر ماندووە بووین ئەبێ ماگانە لای کەمەکەی 2 جار 3 جار خوێنی تێکە من خۆم نسبەت خۆم و مناڵێکیانم مانگی 3 جار خوێنی تێکم ئەوی تریش مانگی 2 جار تێکەم ئەمجا بێ لە عیلاج بێ لە فەحسە و هات و چۆی خەستەخانە و زۆر بە تایبەتی پێویستیان دایمە بە عیلاج و بە فەحس و هات چۆی خەستەخانە و شتە. ناوت چێ گوڵەکەم؟ هاوین. هاوین لە مەکتەبی؟ بەڵێ. لە چەنی؟ لە 2. زیرەکی شکۆر؟ تۆ هیچ گۆرانیەکە زانیت؟ گۆرانی مناڵانە؟ گۆرانێکی مناڵانە باسی ژیان بکە باسی خۆشەویستی بکات حەزت لە چ گۆرانەکەمان بڵێ دەی؟ دەی؟ نازانم. ئەمە چی توێ بەڕێزم؟ ئەوە کچمەوەڵە. ئەمەنی چەنە؟ وڵا لە پۆلی 2 ساڵە. معاناتە چییە؟ داواکاری چییە؟ پێداویستی ئەم منداڵە چییە؟ وڵایەتە چی بێ بۆ یەکەین دڵی ناشکێنین و چی پێویستێکی بێ بۆ یەکەین. ئیشەکانی حکومەت ڕازید وەکو پێویست خزمەت کراوە مناڵەکەت؟ وڵا شکر پێویستی باشە عنی خزمەتیان کردۆ لەلایەن خەستەخان و لەلایەن دکتۆرەکانەوە دەستخۆشیان یەکەین. زەویت بۆ وەرگرتووە؟ نەخێر ناوەڵا. موچەکەی نادرێت ئێستا؟ ناوەڵا نزیکی 8 مانە نایەن. ناوەڵا موچەی نییە ئێستا. ئەم منداڵانە و سەدان منداڵی دیکە موچەکانیان بڕاوە کە بڕی 150,000 نەک 150 دەفتەر نەک 150 وەرەقە چکۆم بڕەکە هێندە زۆر نییە تا حکومەت تەماح کاتە ئەم منداڵانە ئێمە هیوادارین دەست بەجێ موچەکانیان بۆ بگەڕێتەوە بۆی لەمە زیاتر خەمی دایک و باوکیان و خۆیان زیاتر نەبێت بۆ ئەوەی کە بتوانن پێداویستێکی سەرەتایی مانگانە بۆ خۆیان دەستەبەر بکەن نەک ئەوەی کە بەردەوام خەیاڵ و بیریان لای ئەوە بێت بۆچی موچەکانمان بڕا کەی بێ موچەکانمان بێتەوە ئێمە هیوادارین کۆتایی بە خەمی توشبەکان بێن و موچەکانیان بۆ بگەڕێتەوە. پێت وایە کچەکە دۆک و پێویست خزمەت کرا بە لەناو حکومەتەوە؟ خزمەت لە چی؟ لە چ بارەیەکەوە تۆزە معاشیان بووی ساڵ حەمدا من ئومورم باشە پێویست بەو شتانێ بەس من دەراوسێمە خەڵکی وامان هەیە 2 مناڵی تەلاتیمایەتی ئەو 2 مناڵە لەمانێکە 2 جار خوێنی تێگەن قوربانگیان یعنی بەڕاستی نەوەڵا هیچ خزمەتێک دەربارەی مناڵی وڵای ئێمە لە وڵاتێکە ناژین بەڕاستی خزمەتی ساقەکان ناگەن جان نەخۆشەکانی خۆ دەزانی وڵاتی ئێمە منی بەبووانە کێشە نییە گرنگەوەیە نەخۆشەکان هەشتی ئایارۆ پیرۆزبایی لە دایک و باوک و کەسەکانە کە هیلاکە بن بەدەست مناڵەکانە بەڕاستی ئەگەرێکی خۆی مناڵێکی نەبێ تەلاتی مای بێ نەخۆش بێ نازانن ئەو ماڵای گەرێکی نەخۆش بێ ئەو هەمووی نەخۆشە بەڕاستی ئەو ماڵە بەڕاستی می داواکەم لە حکومەت چاو خشن و هەتا معاشەکانیان بڕێون یعنی 150,000 دینار پارەیە بۆ حکومەتێکی جلوزە بالا حیوا نەتوانێت ینی عایلەیەکی هەژاری وا کۆمەڵی خەڵکی خۆی پێ ناجێن زە 2 مناڵ بە قوربان تۆمانی 2 جار خوێنی بۆ یان لە دەرزاراوسیا بڕۆی لە خەستەخانە تێکەی بەڕاستی زۆر زەحمەتە هیوادارم چای بخشێنە حکومەت بە شتێ بکا بۆم خەڵکە ماندووی بەرز ئەو نەخۆشەتەوە زۆر من داوا لە کچ و کوڕەکانی داهاتووەکەم ئێمە تازە بەڕاستی تووشی ئەو مەوزوعە بووین من تەلاتی دیاردەیەکی خراپە بەڕاستی لە وڵاتی ئێمە لەبەرەوە من وەختی یعنی ئاو سەرگیریمان کرد هیند نەبوو ئەم فەحشتەمان نەزانی بەڕاستی ساڵی هەشتاکان هاوسەریم کردووە داوا لە کوڕکچەکانەکەم کە بێنە ئەو ماڵانە تەماشاکەن کە کچ و کوڕیان هەیە کە تەلاتیمایەتی بە خۆیانە بچن ئەو شتانە جەواز نەکەن پێش ئەوە فەحس نەکەن من ئەو داوامە لە کچ و کوڕی کوردستان هەیە بەڕاستی وەڵی بۆ ئەو بۆنە گرنگە ئەویش نەخۆشانی تالاسیمایە لێرە هەم سیمینار هەیە هەم هاوبەشی معانات و ئازارەکان هەیە ئێمە لە پێناو هاوبەشیکردن لەگەڵ معاناتی ئەو
نەخۆشە خۆشەویستانەی وڵاتی خۆمان تەمەناکەن ئیتر هیچ مناڵێکی تالاسیما لەدایک نەبێت لە کوردستانە. جەناب بۆچی لێرەی؟ بۆ هۆی ئۆکتەبەوە هاتووم سەلەستیمیایەتی. تەمەنی چەنە؟ بۆ 26 باشە. تا چەند هەستەکەی با بڵێن ماندوو ئەوی بەدەست نەخۆشەکەیەوە تا چەند زۆر ماندوین بەدەستیانەوە یعنی هەز زۆر ماندوین ئیتر ئەوێ کە خوێنەکەی تیان نامێنە چۆن سارت بەزینی نامێنێ ئاوا لە جێگای خۆی خەبەکەوێت ئەرێ وەڵڵی تە وەختی وا هەیە مانگی فەقاب خوێنە کاتە خۆی پێویست خزمەت کراون باڵێ زۆرش ئەرێ وەڵڵا ڕاحی خۆمان بۆ دانابێ و قزمەت پاکرد ئێوە دایکن ئەرکی سەرشانتان حکومەت کردووە تەقسیریان نەکردووە نەوەڵا تەقسیر نەکراوە باش هەر وایە بێت ئەوەیە ئەڵێ موچەکانمان بڕاوە وەڵڵا هەژ ماگەوە نەجیرەوە ئێستا ئەو کچەی منەوە چەند فاستی وەرگرتووە ناتوانێت لەبەر بێپارەیە کە بچێ حەسانە بکات چەند فاستی ڤایرۆس دوشتی بۆ کراوە ناتوانێت بچێ بیکە بۆ ئەڵێن لە نەخۆشخانە هەموو فەحسێکیان بۆ ئەکرێت نان کردووە بەخوای بەس فاستی خوێنەکەیەکەن و هیچکە ئی کۆشتە دەکەنەوانە بەس وەکو ڤایرۆس دوی گوتسیلەوانە بێ هەموو لە دەرەوە بکرێت هەمووی فەحسانەی بۆ نەکەی گرفتی بۆ دروستەکات ئەیتە ئەوتوانە بێ بیکەی ئەگەر نەیکات نەخۆش ئەکەوێت لە ماڵەوە بەخوای ئەرێ وەڵڵا بێتاقەتە بێ نەگا بە عیلاجی خۆی بێتاقەتە بێ داواکاری چییە؟ وڵڵا داواکاریم ئەوەیەکە ئەو موچیان بۆ ببڕن و لیان نەبڕن و کە یارمەتیان بدەن داواکاری منە. چیت هەیە بۆ ڕۆژی گیانی تالاسیما؟ بەڵێ پیرۆزبایی لە خۆم و هاوڕێ خۆشەویستەکانمەکەم ئەمڕۆ 8 ڕۆژێکی زۆر خۆشە لای من چونکە سەرەتای دۆزینەوەی نەخۆشی تالاسیما بوو کە لای زۆر کەس بەکەم خوێنی ئەژمارەکرا سپاس بۆ خۆی گەورە کە ئێمەش لە کۆمەلگایەکە هەین کە شتێکمان هەیە بەوە ناسراینەتەوە بەوە نییە بڵین ڕێژەیەک بڵین تۆ کەم خوێنی ئەو ناوە گۆڕرا بۆ توژبانی نەخۆشی تالاسیما و زۆری شانازیشی پێوەکەم و زۆر بەختەوەریشم. شکر باشە. سپاس بەخوای گەورە 21 شەو جارە خوێنی جۆرەگرم بە سپاس بەخوا ئیمان بەقوەتە زۆر جەدی و ئەوەم شکرانەژمێری خوای گەورەم ئەوە خوای گەورە بەسەرێنەوەم عەبدە بەسەرینەوە و سپاسی پەروەرین مەکەم. باشە سنتەرێک بە تەنبەنیازم بکرێتەوە ئەوە بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی خۆشبەختانە ڕاگەیان لە یەکی حوتە سنتەری چاندنی بۆ خەکرێتەوە تا چەند دڵخۆشی بەمە وڵی زۆر دڵخۆشم چونکە ئەوە لە ئێستا بۆ من ئەژمار ناکرێ ئەو چارەسەرە بۆ من نییە چونکە من گەورە بوومە تەمەنی خۆم پێپەڕانوە لە هەژە نابێ بەڵێ پێیان گوتم لە بۆ گەورەکان نابێ بۆ بڵین لە 2 ساڵەوە تا هەژدە لە هەژدە بەرە ژوور نابێت بەس بەداخەوە من لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەڵێم ئێمەش هەر مناڵ بووینە و گەورە بووینەوە ئاخوانەی پشتوینەتر بخوای گەورەش مردم بەدەست خۆی گەورەیە لە ئێستا من زۆر خۆشحاڵم ئەگەر منی شارە سەر نەکرێم هاوڕێیەکم مناڵێکی نەخۆش کە تازەیەتە دنیاوە کە ژیانی ئەدرێتەوانە من سپاس بۆخوا ئەوەنەی خۆم لە ژیان و لە وەعزی خۆم زۆر ڕازیم بەس ئەو سنتەرەش مای خۆشحاڵی منە چونکە هەزارانی وەک من کە یەتە ژیانەوانێ گەورە بێ وەک من ئەوەنە ئازار ناچێشێم من زۆر خۆشحاڵم و زۆر سپاسی شیانەکەم من یەشەکەم لە خۆ نەخۆشانی سالاسیمیا کرێکیم پێ سەرخێزانم ئەوە لە مانگی پاری نۆ موچەمان وەرنەگرتو هەبوو و هاوکاری نە پێی ناڵێن موچە ئەنی ئێمە ئێسایکی وەکو خۆم پێم ئەیبە ژنان من سوال مەکرد چێ کرێخانوی سەر دوو کرێخان و حالیان قەرزارم ئەوەشی بە قەرز نەیهێنم لە خانۆکەش دەرمەکەن ینی 150,000 بە ئێمە ڕنابینین ئەبێ 150,000 چی بێ هەر بێرە دەست کوڕێکی فەڕاشێکی مەسوولێ کە ناوماڵەکەی بۆ پاکەت و بزار ڕۆژانە نەکمانگانە بزان پێی رازێ بیان پێی رازێ وەزعەکە ئێساش بە میادە کە هاتوین بە دڵێکی زۆر ناڕەحەتەوە هاتوین دڵێکی زۆر غەمبارەوە دەسەڵاتیشمانی لەبەر بەڕێبەر و کارمەندەکانی خۆمان کە کۆمەڵان لەبەر ئەوە نەهاتوین ئەژنا لە هیچ خۆشێکمان نیە و هیچ خۆشێکی نابینین لە میادەیە باسی کرێچێتی و کرد ئایا زەوی وەرنەگرتووە؟ من زەوی وەرگرتووە بوو لەبەر قەرزاری ئەویشم فرۆشت لە شوێنە گەیانێ شوێنەکە هەر دەشتایی بوو لەبەرەوەی سێک کوڕیتە گەورەم کوڕێکیان 90 ساڵە کوڕێکیان 18 ساڵە کە زانیم 5 کرێخان 6 کرێخان هاتە سەرم خەریب دەبیان کە چون فرۆشتم بە هەرزان بە 65 وەرەقە ئەویشم ما بە کرێخان و بە مەسرف و بە قەرزی خۆمان ئێستاش حالیان دوو کرێخانی قەرزارم ئێستا ینی وەزعێکی زۆر ناخۆش لەم نەخۆشانایە بە تایبەتی ئێستا هەمووی ئەڵم یەکیان لە خۆم نمونە لە خۆمەوە هەر ئەوە تا کرێچیم لە شەمعیدین بە وەزعەوە.
تۆ هەر خۆ دوای مناڵەکانە دوانین مناڵەکانیشم هەڵگری ئەو نەخۆشیین ئیتر من لە ئیشەوە ئێساش دکتۆر پێ مەڵێ خۆ هیلاک مەکە بەس من هەر ئیشی بەردەستی خەڵکۆک و چۆن بڵێن ئەچمە زوو کاتی خۆی حەمالیم کردووە ئێستا ناتوانم ئەو حەماڵێ بکەم ئیشی بەردەستیان بۆکەم ئیشێکیان بێ بۆ ماڵ و عەلاقەیشان بێ بۆ ماڵ و بۆ پێمەکەن ئەگەر 4,000-5,000 ڕۆژانە دەستکەوێت بەشی هیچ مناڵە کوڕە گەورەکەم وازی هێناوە لە مەکتەب لەبەر مەعیشەتەکە ئەو تا لە ماڵ دانیشتووە ئەگەر جاروبار ئەچێ بۆ حەماڵی ئەوش بەشەکەیان بەش ناکە ئایتر ناچنە دەرەوە حەل لە ماڵەوە و هەغەمبار و دانیشتوو. نسبەت خۆم و مناڵێکیانم مانگی 3,000 خوێنی تێکم ئاژەکانیان بڕێون ئین 150,000 دینار پارەیە بۆ حکوومەتێکی جلوزە بالا حیوا من یەشێکم لە خۆنەخۆشانی سالاسیمیا کرێکیم پێ سەرخێزانم ئەوە لە مانگی پاری نووە موچەمان وەرنەگرت هەبوو و هاوکاری پێی ناڵێن موچە ئەنی ئێمە ئێسایکی وەکو خۆم پێم عیبە ژنان من سوال مەکرد چێ کرێخانوی ئێستا 2 کرێخان و حالیان قەرزارم ئەوێ کە خوێنەکەی تیا نامێنە چۆن سارت بەنزینی نامێنێ ئاوا لە جێگای خۆی خەبەکەوێت داواکاری سەرەکیمان لەوەیە هاوڵاتیان لە خوێنبەخشینە هاوکاریمان بکەن و خوێنمان پێ بەخشن واللهی موچە هەر نازانم ئەو نازانم لەگەڵ هاوڕێیانە ئەڵم لە کاتی بەفرەکە وەرم گرت بەس من بەداخەوە بە حکوومەت یاریمی کوردستانم هیوادارم کە ئاوا چاکسازیەکە شانش بە ئارامی بزان سەر خاتە سەرسەری چونکە ژیانی من و چەندینی هاوڕەیەک من چاوەڕێ ئەو موچێنەوە موچەشمان هەژ مانگە نییە من پێڵێم هیوادارم چاکسازی لە کەمەکانەوە دەست پێ مەکە لە زۆرەکانەوە دەست پێ بکەن. جەنابە بۆچی لێرەی؟ وەڵا من وەکو میوانێک هاتووم وەکو میوانێک ئامادە بووم لەم بۆنەیە کە ڕۆژی تەلاسیمای مناڵانە و هیوادارم نەکرد ئەو کەسانی کە ئەو نەخۆشییان هەیە بەڵکو هەموو چین و توێژەکان بێن سەردانی ئەم شوێنە بکەن هەر لەبەر ئەو نەخۆشانەش و لەبەر خۆشیە. تۆ هیچ کەسێکت هەیە کە تووشی ئەو نەخۆشە بوو بێ؟ نەخێر بەڵام هەموو ساڵێک ئامادەیم تیا هەیە هەموو ساڵی گەم بۆ ئەم بۆنەیە. پێ دوایە وەکو پێویست خزمەت کرابێتن؟ نەخێر هەتاکو ئێستا لە وڵاتی ئێمەیە بۆ ئەو نەخۆشیەیە شتێکی وانەکراوە کە ئەوان بتوانن کە دڵێکی وایان پێخۆشکەن کە هیچ هینێکیان نەبێت تا ئێستا نەخێر. داواکاری چییە بۆ ئەوەی کە بە زووترین کات سوودیان پێ بگەێنرێ بە زووترین کات چارەسەر بکرێت؟ داواکارم هەیە لە حکوومەت و لە لایەنانێک ئەو لایەنانی کە تایبەتن کە زیاتر هاوکاری ئەو مناڵانە بکەن یاخودە و کەسانی کە ئەو نەخۆشییان هەیە چونکە ئەوان زیاتر پێویستیان پێ لەوەی کە کەسێکی ساغ بێت. هیوادارم حکوومەتی هەرێمی کوردستان بە زووترین کات کام ئیشەی باشە کام شتەی باشە بۆ ئەو نەخۆشانەی بکات. جەنابەت بۆچی لێرەی؟ وەڵڵاهی ئێمە هاتین بۆی بە نەخۆشەکانی خۆمان بڵین کە پشتیوانیانین بۆی بە دایکان و باوکانیان بڵین کە ئەو 800 نەخۆشەی لە شاری سلێمانی و دەوروبەری هەیە ئێمە ئەوەی پێمان بکرێت دەستبەرداریان نابین هەر لە پەیداکردنی خوێن هەر لە چارەسەرکردنی دەرمانە گرانبەهاکان هەتاوەکو زەرعی مۆخیش وە نیشانە بۆ قسەی خۆشمان ئینشەڵڵا 1-2 ساڵە ئێمە هەرەڵین لە ساڵی ئایندە زەرعی مۆغەکرێت لە سلێمانی ئینشەڵڵا لە مانگی 7 زەرعی مۆغەکەین لە سلێمانی و خۆشە داگاداری ئەمساڵ نزیکەی 61 نەخۆش نێردراوەتە دەرەوە ئەو زەرعی مۆخەی کە ئێمە یکەین شەر نییە هەموو نەخۆشەکان مرتاحکە بەڵام خەتوەیەکی باشەکە لە شاری سلێمانی ئەنجام بدرێ و داوا لە هاوڵاتیانیش دەکەین کە هاوڵاتیان دەوری سەرچیان هەیە لەوەی کە ئەم نەخۆشیە بنەبڕ بکرێ هۆشیاری تەندروستیان هەبێ زەواجێک نەکەن لە غێری دادگا لەبەرەوەی کە لە غێری دادگا زەواجت کرد حاکمی حالەی ناکا بۆ مختبەری مرکزی بۆی فەحز بۆ کوڕ و کچەکان بکە لەبەرەوە داوا لە هاوڵاتیان دەکەین کە ئەمە لەبەر بەرژەوەندی خۆیانە کە پێش هاوسەرگیری فەحز بن. بۆچی لێرەی؟ بۆ ئەم مەراسیمەی کۆمەڵی تەلاسیماکان وەکو هاوبیرێکی خۆمان کە ئێمەش وەکو هەم دەستی کۆدەنگی ڕێکخراوە کەمەندامی خوانپێداری سابێتەکان کە ئەوانش ئەندامن لەم تۆڕە جگە لەوە ژەمە کەمەندامێکین و هەز بە معاناتی ئەوانیش دەکەین و بە بەردەوامی لەگەڵ یەکەین.
زۆر گلەی ئەویان هەیە نەخۆشەکان و کەسوکاری نەخۆشەکان دەڵێن موچەیەکی کەممان هەبووە بڕاوە. ئەنی تۆ ڕاچیە بەرابەر بەمە کە نەخۆشێکی تالاسیما بڕێکی کەمی وەکو 150,000 لێ بگیرێتەوە و نەیدرێتێ. پێ دوایە کاریگەری لەسەر ژیانیان دروست کرد بێ لە ڕووی ئابووریەوە؟ بەڵێ بەدڵنیاییەوە ئەوەش نەتیجە و دەرەنجام و دەستکەوتی حکوومەتی بنکەفراوانە بۆ ئێمەی کەمەندام و خوانپێدایی تایبەت و تالاسیماکان وامان چاوەڕوانە کرد کابینەی بنکەفراوانی حکوومەتی هەرێمی کوردستانیان کابینەی هەشتم باشترین خزمەت پێش کرد بە هاوڵاتیانی خۆی بکە ئەگەر نا بەرامبەر بە کەمەندام و خوانپێدایی تایبەتەکان وەکو بەڕێزی وشی بە تالاسیمەکان بەڵام بەداخەوە ئەوەی بینیمان 8 مانگە زیاتر لە 8 مانگەوە بۆ 9 مانگە کە موچەیەکی 100 دۆلاریمان هەیە ڕاگیراوە. واللهی یەکێ لەو کێشە دەرونی و ناڕەحەتی و ناخۆشیانەی ناو کۆمەڵگا کۆمەڵێک کەسمان هەیە کە پێوترێت نەخۆشی تالاسیما و ئێمە شۆک و بەڕێبەری پەروەردە لەوانەیە ژمارەی زۆرمان لە قوتابی خوێندکارانە هەبێ ئەمانە بۆ بە خەممان ئێمە ژاتوونەم سیمینارە زانستی سوودی لێ بینین ئەوەی کە بە ئێمە بکرێ وەکو پەروەردە هۆکارێ بین بۆ بەشێک لە چارەسەری ئەو کێشەیە و ئەو نەخۆشیە. باشە مامۆستا پێ دوایە وەکو پێویست خزمەتی توشبووان کرابێت؟ کراوە بەس وەکو پێویست نییە ئەبێ بەڕاستی نەک سیمینارێکیوە بەڵکو لەسەر کۆنگرەی لەسەر بکرێت و پارەی بۆ دابینکرێت و ئەو کەسانەی کە کۆنسێرتەکەن و پارە بۆ زۆر شوێنی تر مەسەرکاڵن بۆ ئاوارە بەڕێی من ئێرە پێویستترە لە ئاوارە چونکە ئاوارە یەک جارە ڕەنگە حاڵەتی باش بە بەڵام ئەمە بەردەوامە هەتایە لەبەرەوە من کە یەکێ لەو هونەرمەندە گەورانی شاری سلێمانی کەوتیان کۆنسێرتێکە خێرەکەی پارەکەی بۆ ئاوارەیە تووشاڵە بیوتای بۆ نەخۆشیێکی سەرەتانیا بۆ تالاسیمە نەکێ لەو کەسانەی کەوتم پێویستە لە هەموو قوتابخانە خوێندگاکانە سنووقێگەی بەڵام بەداخەو باری دارایەکەوە لات کە بۆ ئەو دوو نەخۆشی ئێمە دامان ناوە بۆ سەرەتان بۆ توژبوانی شێرپەنجە سنووقمان داناوە لە زۆر قوتابخانە خوێندگا لە ناو پەروەردەشە بەڵام بۆ تالاسیمە بەڕاستی تا ئێستا ئێمە کۆمەڵەکەمان هەموو ساڵێک مەراسیمی تایبەت ساز دەکا بەم بۆنەیەوە بەس ئەم ساڵ جیاواز لە ساڵان ئێمە ئەمڕۆ بە تایبەتی بڕایمان داوە کە سیمینارێکی زانستی لەسەر ئەم نەخۆشی تالاسیمە ئەنجام بدرێت. بەڵێ پرسیارەکەی جەنابەت بەڵێ حکوومەت وەک پێویست نەهاتۆ بە دەنگی ئەم نەخۆشانەوە ئێستا ئەم نەخۆشانان ساکێ موچەیەکی زۆر کەمیان هەیە کە بریتی لە 150,000 دینار بۆ مانگێک و نزیکەی بۆ 6 مانگە بتا ئێستا نەدراوە مەسەی کوردی هەڵێت تەڕ و شک بە یەکەوە ئەسووتێت ئەمڕۆ وای لێ هاتۆ تەماشاکەی بۆی چەند کەسێکەوە کە کاتی خۆی ئایا بۆ واسطە بێ بە تەلەفۆن بێ هەرچەند بێ خراوەتە ناو ئەم لیژنانەوە کە دروست بۆمانە ساکێ بەهۆی ئەوانەشەوە موچەی ئەمانیشیان بڕیوە خۆی بۆیە وانە بووە ئەوایە ینی موچەکە بەردەوام بواە ژنەکان سەری نوێ بکرایەتەوە ئەوەی کە بڵێن ئەوەی کە مستحق نییە بیبڕن. باشە قسایەکی لە بەڕێستە بکەم ئایا لە ڕووی ژیان و مردنەوە تا چەند ئەمەل هەیە بۆ ژیان ئەلبەتە ژیان و مردن بەدەست خوایە بەڵام تا چەند ئەمانە لیان ئەمرێت با بڵێن تەمەنێکی کەمیان هەیە یاخود بۆ نمونە بەهۆی ئەوەی کە عیلاجەکان وەکو پێویست بەکار نهێنن نەتوان لە کاتی خۆی عیلاجەکان بەکاربێنن ئەگەری ئەوەی هەیە کە گیان لەدەست بن؟ بێگومان نەخۆشی تالاسیمیا نەخۆشیێکە کە گیان لە دەستدانی تێدایە بەڵام حەمد و سەنا بۆ خوا کە ئەمڕۆ دەرگا لەسەر ئەم نەخۆشانە کراوەتەوە ئەویش بە چاندنی مۆخی ئێسک کە ئەتوانرێت لەم نەخۆشیە بە یەکجیاری چاک ببنەوە بۆ ئەمە بەستەش ئێمە هەوڵی زۆرمان داوە بە هاوکاری سنتەری تالاسیمیای سلێمانی و هەروەها ڕێکخراوەکانی کەش توانرا لە ڕێگەی وەزاری تەندروستی و بەڕێز وەزیری تەندروستی کە ئەمری وەزاری 400 نەخۆشەیە بدرێن بۆ دەرەوەی وڵات بۆ چاندنی مۆخی ئێسک تا ئێستا نزیکەی 150 نەخۆشێک لەم نەخۆشانە ڕاون بۆ دەرەوە خۆشبەختانە ئەم ساڵیش وا بڕیارەکە لە سنتەری چاندنی مۆخی لە سلێمانی لە نەخۆشخانەی هیواکە سنتەرێکی تایبەتیە دروست کراوە بۆ چاندنی مۆخی ئێسک بەتەمانی ئینشەڵایت بەم نزیکانە یەکەم کێسی چاندنی مۆخ ئەنجام بدرێت کە ئەمە دەرگایەکە بۆیان کراوەتەوە بێگومان ئەگەر ئەم نەخۆشانە ئەگەر پێداویستە پزیشکەکان بەڕێکوپێکی ئەنجام نەدرێ و دەستیان نەکەوە مردن نزیکە. جێگەی دەستخۆشیە ئەگەر حکومەتی هەرێمی کوردستان ئاوڕ بداتەوە لەو توشبوانە بە چاندنی مۆخەکانیان و جێگەی خۆشحاڵی ئەو کەسانەی کە بۆ یەکجاری چارەسەر کراون و ئیتر پێویستیان بە خوێنتێکردن و پێویستیان بۆ نییە کە سوکاریان بەدەستیانەوە عەزاب بچێژن. ئێمە هیوادارین هەتا زووترە ئەو سنتەری چاندنی مۆخە لە سلێمانی بکرێتەوە
بۆ ئەوەی توشبەکان بە یەکجاری نەجاتیان بێت و ئەگەری مردن لەسەریان کەم بکرێتەوە. ئمە هیوادارین دەست بەجێ و بە زووترین کات ئەو سنتەرە بکرێتەوە تا توشبەکان سوودی لێ بێنن. نسبەت خۆم و مناڵێکیانم مانگی 3000 خوێنی تێکم. ئاژەکانیان بڕێون. ئین 150,000 دینار پارەیە بۆ حکوومەتێکی زلوزە بالا حیوا. من یەشێکم لە خۆ نەخۆشانی سالاسیمیا کرێکیم پێ سەرخێزانم. ئەوە لە مانگی پاری نۆ موچەمان وەرنەگرت هەبوو و هاوکاری نە پێی ناڵێن موچە. ینی ئێمە ئێسایکی وەکو خۆم پێم عیبە ژنان من سوال مەکرد چێ کرێخانوی سەر دوو کرێخان و حالیان قەرزارم. ئەوێ کە خوێنەکەی تیا نامێنە چۆ سارت بەنزینی نامێنێ ئاوا لە جێگای خۆی خەبەکەوێت. داواکاری سەرەکیمان لەوەیە هاوڵاتیان لە خوێنبەخشینە هاوکاریمان بکەن و خوێنمان پێ بەخشن. واللهی موچە هەر نازانم ئەو نازانم لەگەڵ هاوڕێیانە ئەڵم لە کاتی بەفرەکە وەرم گرت بەس من بەداخەوە بە حکوومەت یاریمی کوردستانم هیوادارم کە ئاوا چاکسازیەکە شەوانەش بە ئارامی بزان سەر خاتە سەرسەری چونکە ژیانی من و چەندینی هاوڕەیەک من چاوەڕێ ئەو موچێنەوە موچەشمان هەژ مانگە نییە من پێڵێم هیوادارم چاکسازی لە کەمەکانەوە دەست پێ مەکە لە زۆرەکانەوە دەست پێ بکەن. چیتان کرۆبەوەی کە ئەو بڕەموچەی کە لە پێشتا پێیان دراوە 150,000 دینار ئەوەتە گلێوە کەنەڵەن هەندێکڵێ ساڵێک هەندێکڵە 9 مانگەوەرمان نەگرتووە چیتان کرۆبەوەی کە ئەو موچانیان بۆ سەرە بکرێتەوە. زۆر ئێمەش گلەیمان لە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی هەیە بەڕاستی تاکە چین و توێژن کە غەدریان لێ ئەکرێ ئایا وەزیران ناتوانن خۆیان وەکووە مناڵانە مەعاش وەرگرن معنای تیا مناڵێکی تالاسیما 150,000 معاشێتی بۆچی معاشی مناڵەکان نادەن تالاسیمایە ئێستا فەحسێک لە دەرەوە بە 80,000ەکە بە 75,000ەکە ئەی بۆچی 150,000 بێ بەشی چی بکە ئەنجا وەکو کۆمەڵی تالاسیماش ئێمە بەڕاستی خزمەتێکی زۆرمان بە نەخۆشی تالاسیما کردووە بەڵام ئێستا کێنە قەیرانە هەموو نەخۆشێکی تالاسیما من یەکی پارچەی زەویمان بۆ وەرگرتوون پێشتر خزمەتێکی باشمانەکردن جلوبەرگیان لە لای ئێمە وەرەگرن یعنی ئەتوانی لە زاری نەخۆشەکانیشمانەوە گەواهی ئەوە بدەن کە بزانە ئێمە ئەمانە ڕاستە یان زەویتان بۆ وەرگرتوون هەموو نەخۆشێکمان زەویەکمان پارچە زەویمان بۆ وەرگرتوون بەڵام مەجموعەیە نەخۆشمان هەیە تقریبا ئەکاتە نزیکەی 82 نەخۆشمان هەیە ئەوانە نەخۆشی تازن ئەوانیش لیستمان بۆ بردوون بۆ وەزارەتی شارەوانی بەڵام تا ئێستا نەچووەتە بواری جێبەجەکردنەوە. ئێمە وەک توژوانی تالاسیمیاکە وەک خۆتان دەزانن ژیانمان بەردەوام بەسراوە بە خوێنەوە پێویستە بەردەوام خوێن وەرگین بۆیە داواکاری سەرەکیمان لەوەیە هاوڵاتیان لە خوێنبەخشینە هاوکاریمان بکەن و خوێنمان پێ بەخشن و داوایشی کەمان لە حکوومەتی هەرێمی کوردستان هەیە کە ئاوڕی جدیتر و زیاتر باتەوە لە توژوانی تالاسیمیا ئەوە ماوەی 9 مانگە هاوکاری ئەو مانگانەی کە پیان دەدرا بڕاوە و تا ئێستا دیارنیەکەی پیان دەدرێ و داواکارین بە زووتری کات ئەو هاوکارەکە بۆ نەخۆشانی تالاسیماکە کەمترین بڕەموچەیە لە هەرێمی کوردستان 150,000 دینارە بەشی خەرجی هاتوچۆکانی نەخۆشخانەیان ناکات. باشە دەنگۆی ئەوە هەبوو لە پێشترا کە سنتەرە بگرێتەوە سنتەری چاندنی مۆخ ئایا ئەوە گەشت بە چی؟ دیارە ئەوە جێگەی دەستخۆشیە بۆ هەموو ئەو ستاف و کارمەندانی کە ئێستا مەشغوڵی جێبەجێکردنی ئەو کارن لە ئێستا سنتەرەکە حازرە و ئیشەڵا لە ئایندەیەکی نزیک لە چەند مانگی داهاتوودا ئەو سنتەرە دەکەوێتە کار کە دوچارەسەری توژوانی تالاسیمیا لەو سنتەرەدایە. داواکاری چییە؟ وڵا داواکاریم نەم حکوومەتی عیلاجمان بۆ داوی بکەم موچەکانیشمان پێ بدەنەوە. داواکاریم لە حکوومەتی هەرێمی کوردستان کە موچانمان بدەنەوە و ئەو موچانەوەی ئێمەوەکەوە نەیبڕنمان دەنەوە. باشە وەکو پێویست عیلاجەکە ناو نەخۆشخانە یاخود لە دەرەوە چەند عیلاجەکان ئەکڕن؟ لە ناو نەخۆشخانە عیلاجەکانمان هێنێ پێویست بەڵێ. داواکاریم لە حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەم خەستەخانەیەشمان بۆ کراوەتەوە بە زووترین کات چارەسەرمان بۆ بکرێت. وتیان سنتەرێک ئەگرێتەوە لە سلێمانی سنتەری چاندنی مۆخ تا چەند دڵت بۆ خۆشە هەست ئەەکەی تر خەمەکەی تۆ کۆتایی دێت و منداڵەکان ئینشەڵا مۆخیان بۆ ئەچێنەوە و بە تەواوی ڕزگاریانە بێت. وەڵی لە هەنێ حاڵەکاتە جار وای پەشیمانی لە چاندنی مۆخەکەش هەر ئەنە مانگی پێشوە دوو نەخۆش
چاندی مۆخەکەیشیان بۆ کرد لەوێ نەجاحەتی نێنا کۆچی دوایی کرد هەر مانگی پێشووی سەوتان نەخۆشیاتە تۆ لەیرە هیلاکە بردیانە بۆ خەستەخانە یعنی لانێ حاڵەکەتا سەیرەکەی پەشیمانی لە چاندی مۆخەکەیش کابینی زۆریان نەجاحەت نایێری ئیشەکان بەباشی بۆ نەکراوەیان خۆی ئیشەکە هەر سەرکەوتوو نابێ وەڵی خۆی یەکەم وەزبەزوو لە 2006 وەزبێتیان برد بۆ ئیتالیا ئەوانە نەجاحەتیەنا زۆر چاک بوو بەس ئەمانەی هندستان و ئوردن و ئەو ناوە بەخوا کەمی نەجاحەتەیەنێت زیاتر نەزانیە نەک ئیشەکە خۆی سەرکەوتوو نابێ ئیتر من ناتوانم بڵێم نەزانیە یان سەرکەوتوو نابێ بەڵام لە 2006 ئەو وەزبە هەمووی چکور نەجاحەتیەنا بەڵام ئەمانەی هەتا ئیسەمە 6 نەخۆشی نەجاحەت نایەنێ هەمووی ئەمرێت پێ دوایە نەخۆشەکان وەکو پێویست خزمەت کرابێتن بەڵێ هاوکاری ئەکرێن لە ڕووی پێویستی خوێنەوە بڵێن عیلاجەوە لە قەسەخانەکان بەڵێ هاوکاری ئەکرێن بە پێی پێویست بەس ئەگەر هاوکاری تریش بکرێن ئەوە زۆر چاکترێکە بۆ هاوکاری وەکو چی وەکو ئەوەی کە نەخۆشەکان ببرێنە دەرەوە بۆ چارەسەرکردن چارەسەر بکرێن هاوکاری بکرێن لەلایەن حکومەتەوە ئەوە زۆر باشە ئێستا ئێمە دوو نەخۆشمان هەیە بڵێن ئەگەر هاوکاری بکرێن ئەوە زۆر چاکەکە ببرێنە دەرەوە ئەگەر خۆشمان بیکەین لەلایەن خۆمانەوە ئەوە ئێمە ئەتوانین بیان بینە دەرەوە هاوکاری بکرێن بچەم بەرنامەم هەیە خۆم کچەکەی خۆم بووم بۆ دەرەوە من ئومورم باشە بەڵام کۆمەڵی خەڵکی وەکو ئەرزم کردی ناتوانێ هەفتانە من لە کاتی گرانەکاتم بۆم سلێمانیە خەڵک لە تاسلوجەوە تۆ پارەی پێ نەبووە مناڵەکەی بێرێ ئەڵێ وە دوو سێ مەرحەلەگەیەوە بدە ینی بەڕاستی زۆر زەحمەتە یعنی وەکو ئەرزم کردی هیوادارم شتێکی وا بکرێت لە کوردستان بۆ حکومەتی شتێ ناچێت بەڵام ئەگەر بیکەن ئایا بەرنامەیان هەیە ئایا ئەو مەسئولانەیەکیان مناڵێکی خۆی سەلاتیمای وەختە زانێ من لە خەڵک چۆنە ناڵێنە بەدەستی ئەم نەخۆشینەوە بەڕاستی موچەکەتان بڕاوە ماوەی چەند مانگە موچە وەرنەگرتووە واللهی موچە هەر نازانم ئەو نازانم لەگەڵ هاوڕێیانە ئەڵم لە کاتی بەفرەکە وەرم گرتووە هەروە بەفرێکەیە بەڕێوەیە نازانم تقریبا 9 مانگی ڕێکە موچەی تالاسیمیا هەم بە خاوەن پێداسی تایبەتەوە ڕاگیراوە تا ئەم لەحزەی بەڕێز لەگەڵ تاقساکەم ئیتر نازانم هیدوو مانگیشمان بۆ سەرف کراوە یەک و دوو ئیتر بە بڕیارێکی قوبات تاڵەبانی گوایە وتراوە وەزیری کاروباری کۆمەڵایەتی تۆ بە ئەو دوو مانگە سەرف بێت تا چاکسازیەکەم من بە حکومەتی هەرێمی کوردستان ئەڵم چاکسازی ئاوا نابێ قوتی چاکسازی لە نەخۆشانی تالاسیمیاوە دەست پێ مەکە بەڕێزم لە کەسێکی بندیوار کە بە 2 ملیۆن و 4 ملیۆن هەیەی چاکسازی لە 150,000 منەکەی بۆ ئەیکەی میکە ئەو 150,000 بۆ من زۆر بوو بۆ کەسێکی توژبی نەخۆشی وەک من زۆر بوو کە ماوە 21 شەوجارە 3 بوتڵ خوێن وەرەگرم بەس من بەداخەوە بە حکومەتی هەرێمی کوردستان وەم هیوادارم کە ئاوا چاکسازیەکە شانش بە ئارامی بزان سەرە خاتە سەرسەری چونکە ژیانی من و چەندینی هاوڕەیەک من چاوەڕێ ئەو موچەینەوە موچەشمان 8 مانگە نییە من پێڵێم هیوادارم چاکسازی لە کەمەکانەوە دەست پێ مەکە لە زۆرەکانەوە دەست پێ بکەن خۆی بەداخۆین بۆ ئەو وەستانەی موچەی هاوکاری کۆمەڵایەتی هەم کەمەندامان هەم چاودێری خێزان لە ناویشانە نەخۆشانی تالاسیما بە هەمان شێوە ئێمە دەستگایەکی جێبەجەکارینی لە بواری پارە ئێمە وەک بەڕێوەبەراتی گشتیوە وەزارەتی کاریش ئیشمانە چاودێری ژیانی کەمەندامان وە خاوەن پێداویستە تایبەتەکان و نەخۆشەکان بکەین لە پسپۆڕەتی وەزارەتی داراییە خەرجکردنی پارە هیوادارین وەزارەتی دارایی ئەنجومەنی وەزیران بە زوویی لەوە زیاتر موچەی ئەو خەڵکە هەژارە ڕانەگرێت نسبەت خۆم و مناڵێکیانم مانگی 3000 خوێنی تێکم ئاژەکانیان بڕێون یعنی 150,000 دینار پارەیە بۆ حکومەتێکی زلوزە بالا حیوا من یەشێکم لە خۆ نەخۆشانی سالاسیمیا کرێکیم پێ سەرخێزانم ئەوە لە مانگی پاری نووە موچەمان وەرنەگرت هەبوو هاوکاری نە پێی ناڵێن موچە ینی ئێمە ئێسایکی وەکو خۆم پێم ئەی بە ژنان من سوال مەکرد چێ کرێخانوی سەر دوو کرێخانوو حالیان قەرزارم ئەوێ کە خوێنەکەی تیا نامێنە چۆن سارت بەنزینی نامێنێ ئاوا لە جێگای خۆی خەبەکەوێت داواکاری سەرەکیمان لەوەیە هاوڵاتیان لە خوێنبەخشینە هاوکاریمان بکەن و خوێنمان پێ بەخشن واللهی موچە هەر نازانم ئەو نازانم لەگەڵ هاوڕێیانە ئەڵم لە کاتی بەفرەکە وەرم گرت بەس من بەداخەوە بە حکومەتی هەرێمی کوردستان وەم هیوادارم کە ئاوا چاکسازیەکە شانش بە ئارامی بزان سەرە خاتە سەرسەری چونکە ژیانی من و چەندینی هاوڕەیەک من چاوەڕێ ئەو موچەینەوە موچەشمان 8 مانگە نییە من پێڵێم هیوادارم چاکسازی لە کەمەکانەوە دەست پێ مەکە لە زۆرەکانەوە دەست پێ بکەن بەداخەوە پەیامەکان نیگەرانیان کردین
چونکۆم ناخی نەخۆشەکان پڕە لە گلەییەک کە داواکارن پێداویستی زیاتریان بۆ دابین بکرێت. هەندێک گلەی ئەوە دەکەن دەڵێن هەندێک فەحس هەیە، هەندێک دەرمان هەیە دەبێت لە دەرەوە بیکڕین لەسەر شانی خۆمان. ئەمە لە کاتێکە کە حکومەتی هەرێمی کوردستان بە ناوی چاکسازیەوە بڕەموچەی مانگانەی ئەم نەخۆشانەی بڕیوە کە بڕی 150,000 دینارە. ئێمە داواکارین چی زووترە چاوبخشێنرێتەوە بۆ چاکسازیدا، چونکە چاکسازی لە 150,000 ناکرێت، چاکسازی لە شتی گەورەترا دەکرێت. هیوادارین موچەکانان بۆ بگەڕێتەوە و دەرمانەکانیشان وەکو پێویست بۆ دابین بکرێت بۆ ئەوەی خەمەکانیان نەبێتە 2 خەم و 3 خەم و چەندین خەمی دیکە، بۆی خەمەکانیان هێندە کەڵەکە نەبێت کە نەدوان ژیان بگوزارێنن. ئێمە پەیامەکانی نەخۆشەکانمان گواستەوە بۆ ئێوە بینەر، داوا لەخوا ئەکەین کە ڕەحمیان پێ بکات و زوو چارەسەری نەخۆشەکانان بکرێت بۆ ئەوەی کە چیتر خەم نەخۆین بە مەعاناتی خەڵکەوە. پەیامی ئەم جارەمان کۆتایی هات تا پەیامێکی تر هەموو لایەکتان بەختەوەر و ئاسوودە بن.